یەکێک لە باشترین سوودەکانی ڕۆژوو لە ڕووی تەندروستیەوە چالاکبوونی سیستەمی ئۆتۆفەیجیە. لە ساڵی 2016 زانایەک بە ناوی یوشینەری ئۆسۆمی ئەو خەڵاتی نۆبڵی وەرگرت لەسەر کەشفکردنی ئەو سیستەمی ئۆتۆفەیجی سیستەمێکە لە ناو لەشدا کە سیستەمێکی خۆخۆریە، واتە خانەکان خۆیان دەخۆن و نوێ دەکەنەوە. ئەو خانانەی کە لاواز بوون، ئەو خانانەی کە تووشی نەخۆشی بوون، ئەو خانانەی کە ژەهراوی بوون، ئەو خانانەی کە تێکشکاون، ئەو خانانەی کە شێرپەنجەیان هەیە یان تومەریان هەیە، ئەوانە لە ناو دەبات و دووبارە خانەیەکی تر و بە چالاکی زیاتر دروست دەکاتەوە. ڕێک هاوشێوەی ئەو شەریکانەی کە مادە پلاستیکیەکان و مادە شوشەیەکان دەتوێنەوە دووبارە و مادی تریان لێ دروست دەکەن، واتە هەر لە شوشەیان لە پلاستیک بە دیزاینی تر. بەڵام ئەو سیستەمی ئۆتۆفەیجی لە لەشدا هەموو کات چالاک نییە. ئەو کاتە چالاک دەبێت کە تۆ دوای ینی زیاتر لە 12 کاتژمێر تا 16 کاتژمێر تۆ بە ڕۆژوو بووبی، واتە برسی بووبی، هیچ خواردنێکت نەخوارد بێ، ئەو کاتە ئەو سیستەمە چالاک دەبێت. خانە شێرپەنجەیەکان ئەنسۆلین ڕیسێپتەریان زۆرە، واتە وەرگری ئەنسۆلینیان زۆرە، بۆیە شەکرێکی زۆر وەردەگرن. هەرچەند شەکریان پێ بدەین ئەوان وەری دەگرن و گەشە دەکەن. بەڵام ئەگەر ماوەیەکی درێژ شەکرمان نەخوارد، خانەکان لە ناو دەچن و سیستەمی ئۆتۆفاجی چالاک دەبێت و خانەی نوێتر دروست دەبنەوە، خانەی تەندروست دروست دەبنەوە. بۆیە بەردەوام جەستە ماوا لە دەکات کە لە نوێبوونەوە و گەنجبوونەوە دابێت. پێغەمبەری صلی الله علیه وسلم 1400 ساڵ لێرەوە پێش فەرموویەتی کە خراپترین شت کە پڕ بکرێت بریتە لە گەدە، و پێویستە کە خۆمان بە برسێتی بهێڵینەوە بۆ چەند کاتژمێرێک بۆی کە چارەسەری زۆربەی نەخۆشیەکانمان